سڵاتان لەبێ هاوڕێیان ئەمڕۆ لە هەرەمەکانی میسرەوە لەگەڵتانین. هەرەمەکانی میسر یەکێکن لەو دەستکەوتانی مرۆڤ کە 4500 ساڵ پێش ئێستا دروستکراون و هەتاوەکو ئێستا ماونەتەوە. بەڵێ بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە لەسەر هەرەمەکانی میسر، شێوازی دروستکردنیان، هۆکاری دروستکردنیان. هیوادارم لەگەڵم بن و چێژ لەم بەرنامە خۆشە ببینن. هەرەمەکانی میسر وەکو یەکێک لە کۆنترین بەرهەمەکانی دەستکردی مرۆڤ، نوێنەرایەتی شارستانەتی کەونارایی 4500 ساڵ پێش ئێستا دەکەن کە هەتا ئەمڕۆژ بۆمان ماوەتەوە. هەرەمەکانی میسر بە درێژایی ئەم هەزاران ساڵە خەیاڵ و هزری مرۆڤیان بەدیل گرتووە. ئەم بینایانە بۆمان دەردەخەن کە ئەندازیاری و لێهاتووی مرۆڤی 4500 ساڵی بەر لە ئێستا لە ئەندازیاری ئەمڕۆ پێشکەوتووتر بووە. هەتا ئێستا 138 هەرەمی گەورە و بچووک لە میسر دۆزراوەتەوە کە زۆربەیان گۆڕی فرعەونەکان و شاژنەکانیان بووە. بەڵام بەناوبانگترینیان هەرەمەکانی جیزەن کە لە قەراغی شاری قاهیرە هەڵکەوتون و لە گەورەترین بیناکانی دروستکراوی دەستی مرۆڤ هەژمار دەکرێن. مێژووی دروستکردنی هەرەمەکانی میسر بۆ سەردەمی شانشینی میسری کۆن و دەوروبەری ساڵی 2630 پێش زاین دەگەڕێتەوە، واتە 4650 ساڵ پێش ئێستا. هەرەمی جۆزەر یەکێک لە هەرەمە هەرە کۆنەکانە کە لە گۆڕستانی سەقرات لەلایەن تەلارسازی شانشینیەوە بە ناوی ئیمهۆتەپ بۆ فیرعەون جۆزەر بنیات نراوە. بەڵام گەورەترین هەرەمەکان لە سەردەمی دەسەڵاتی شانشینی چوارەم بنیات نراون. هەرەمەکانی جیزە گەورەترین و بەناوبانگترینی هەرەمەکانی میسرن کە بە مەبەستی گۆڕی فیرعەونەکان بنیات نراون. وەڵکی ئەو سەردەمە بڕوایان بەوە هەبووە کە ئەگەر مۆمیا بکرێن و لە گۆڕێکی بەهێز و پتەودا بنێژرێن، ئەوە ژیانیان لە دنیای پاش مەرگ بەردەوام دەبێت. بۆیە فیرعەونەکان دەسەڵاتداران باشترین گۆڕیان بۆ ئەو مەبەستە بۆ خۆیان دروست کردووە. سەردەمی شانشینی چوارەمی میسری کۆن بە سەردەمی زێڕینی میسر لە قەڵەم دەدرێ کە ئەو شانشینە لە حالەتی بەهێزی ئارامی بووە و لە ساڵەکانی نێوان 2613 هەتا 2499 پێش زاین ئەزموونی ئاشتیەکی درێژخایەنی کردووە و پەیوەندی بازرگانی و ئابووری بەهێزی لەگەڵ وڵاتانی دیکەدا هەبووە. شانشینەکانی 3 و 4 و 5 و 6 وەکو شانشینەکانی سەردەمی کۆن لە قەڵەم دەدرێن و بە چاخی هەرەمەکانیش ناودێر کراون. لەو سەردەمەدا پایتەختی میسر منفیز بووە. بیناکردنی ئەم هەرەمە گەورانە پێویستی بە پلاندانانی ورد و هێزی لێهاتووی کار هەبووە. کەرەستەی سەرەتایی بیناسازی هەرەمەکانی میسر بەردی گەچ بووە کە لە ناوچە جۆرا و جۆرەکانەوە هەڵێنجراون و بۆ شوێنی دروستکردنی هەرەمەکان ڕاگوێزراون. هەروەها بۆ هەندێک لە بەشەکان پێویستیان بە بەردی گرانێت و باساڵت هەبووە کە بە تایبەت بۆ دروستکردنی تابوتەکان و ژوورەکانی ناوەوەی هەرەمەکان کەڵکیان لێوەرگیراوە. گرانێت جۆرە بەردێکی پتە و بەهێزە کە لە بیناسازیدا بەکاردێت. ئەم بەردە
بە نسبەت بەردی گێچی زۆر چڕتر و قورسترە و بۆ ماوەیەکی زۆر وەکو خۆی دەمێنێتەوە. بەردی باساڵت هەروەها بۆ پتەوی و بەهێزی پاش بەردی گرانێت لە پلەی دووەمدا دێت. ئەم بەردە لە پاژماوەی گڕکانەکانە. ڕووی دەرەوەی بینای هەرەمەکان لە بەردی گەچ دروست کراوە کە لە کانزاکاندا بەرهەم دەهێنران و بە درێژایی ڕووباری نیل بە بەلەم بۆ شوێنی بیناسازیەکە ڕادەگوێزران. خاڵی جێی سەرنج ئەوەیە کە لە نزیکی هەرەمەکاندا هیچ جۆرە کانزایەکی وەک لە بەردەکانی گەچ و گرانێت و باساڵت نییە و دەردەکەوێ لە شوێنێکی زۆر دوورتر ئەو بەردانیان ڕاگواستبێت. سێ لە گەورەترین هەرەمەکانی میسر لە شاری جیزە لە نزیک شاری قاهیرە هەڵکەوتوون بە ناوەکانی خۆفۆ، خەفرە و مەنقورە. هەرەمی خۆفۆ گەورەترین بینایە و 146 مەتر بەرز بووە لە کاتی دروستکردنیدا، بەڵام بە درێژایی ئەم هەزاران ساڵە و بەهۆی گۆڕانی کەشوهەوا و زریانی تۆز و خۆڵەوە ئێستا نزیکەی 138 مەتر لە بەرزەکەی ماوەتەوە، واتە بە بەرزی بینایەکی 33 لە هەرەمی خۆفۆ 2,300,000 بلۆک بەکار هاتووە. هەر کام لەم بلۆکانە کێشی تاشە بەردێکی چەند تەنیان هەبووە. خۆفۆ ناوی فرعونێک بووە و ئەو هەرەمەش وەکو گۆڕێک بۆ خۆفۆ دروست کراوە، بەڵام هەتا ئێستا هیچ مۆمیایەکی تێدا نەدۆزراوەتەوە. دەبێت ئەوەش بگوترێت کە هەرەمەکان هەتا ئێستا بە تەواوەتی نەپشکێنراون و لەوانەیە لە داهاتوودا شتی زیاتر بدرۆزرێتەوە و تێگەیشتنمان بە نسبەت شێوازی دروستکردنی و ئامانجی دروستکردنی هەرەمەکان زیاتر بێت یان گۆڕانی بەسەردا بێت. سەبارەت بە شێوازی دروستکردنیان هەروەها دەزانین هەر بینایەک دەبێ بناغەیەکی پتە و بەهێزی هەبێ دەنا تێک دەڕوخێ، کەوایە هەرەمی خۆفۆ لە جیزە بەو زەبەلاحیەوە بناغە و فەنداسۆنێکی بەهێزی هەیە دەنا لە مێژدا بوو داڕوخاو. باشووری بناغەی هەرەمەکەی خۆفۆ ڕێک ڕووی لە باشوورە. هەر کام لە لاکانی تریشی ڕێک ڕوو بە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوان. خاڵی جێی سەرنج ئەوەیە لەو سەردەمەدا ڕووگە پێو نەبووە، میسرەکان سەردەمی کۆن لە ڕووی ئەستێرەکانەوە ئاڕاستەکانیان دۆزیوەتەوە و توانیویانە بە وردی و بەڕێکی ئاڕاستەکانی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بدۆزنەوە و بناغەی هەرەمی خۆفۆ لەسەر ئەو ئاڕاستەیە بنیاد بنێن کە ئەوەش بۆ ئەو سەردەمە پێشکەوتنێکی یەکجار زۆر بووە. زیاتر لە سەدا 90 هەرەمی گەورەی جیزە لە بەردی گەچ دروست کراوە. خاڵی جێی سەرنج ئەوەیە کە ئەوان لەو سەردەمەدا توانیویانە تەنیا بە کانزای مس ئەو هەموو بەردە دابتاشن کە وتمان زیاتر لە 2 ملیۆن بەرد بووە. ئەوان لە سەردەمی میسری کۆندا هێشتا تەکنۆلۆژیای بەکارهێنانی ئاسن و پۆڵاین نەدۆزرابووە. هەر وەک دەزانین مس کانزایەکی نەرم و پێی دەچێت زۆر ئەستەم و دژوار بووبێت بەو کانزا نەرمە ئەو هەموو بەردە دابتاشن بیکەن بە بلۆک. ناوەوەی هەرەمەکە زیاتر جێی سەر سوورمانە کە بە تەواوی بە بەردی گرانێت دروست کراوە. بەردی گرانێت لە بەردی گەچ پتەوترە، جا بیهێنەرە بەرچاوت ئەو هەموو بەردە چۆن داتاشراون. زانایان پێیان وایە بەردی گرانێت بە بەردێکی ڕەقتر بە ناوی دۆلاریت
داتاشراوە کە ئەوەش زۆر کاتی پێویست بووە هەتا ئەو هەموو بەردە بەو هەموو ڕێکەوە بتاشن. ئەمڕۆ داتاشین و بیچمدانی بەردی گرانێت بەو هەموو تەکنۆلۆژیا پێشکەوتووە دژوارە. جا ئەوان چۆن ئەو هەزاران تاشە بەردەیان داتاشیوە زۆر جێی سەرنج و تێڕامانە. ئەو بلۆکانە دەبینن کە لە هەرمی گەورەی جیزەدا بەکارهاتوون، لەوانەیە لە وێنەکەدا زۆر بچووک بکەونە بەرچاو، بەڵام هەر کامیان 1 مەتر پانایی و 2.5 مەتر درێژی و 1.5 مەتر بەرزیان هەیە. هەر کامیان لە نێوان 6.5 بۆ 10 تەن کێشیان هەبوو. ئەو هەموو بەردەیان لە 900 کیلۆمەتر دوورترەوە بە بەلەم و لە ڕێگای ڕووباری نیلەوە هێناوەتە شوێنی بیناکردنی هەرەمی خۆفۆ. لە قەراغی نیلەوە هەتا شوێنی هەرەمەکانی جیزەش بە هەزاران کرێکار و ئاژەڵی وەکو گاو و گوێدرێژ کاریان کردووە هەتا ئەو بەرد و بلۆکانە کێش بکەن. هەرچەندە داتاشین و ڕاگواستنی ئەو هەموو تاشە بەردە دژوار و کاتبەر بووە، بەڵام پرسیار ئەوەیە پاش تەواوکردنی بناغەی هەرەمەکە و دانانی چینی یەکەمی بلۆکەکان چۆن توانیویانە ئەو هەموو تاشە بەردە زەبەلاحانە هەڵکێشنە سەرەوە. هەروەها بە دانانی هەر چینێکی بیناکە بەرزتر بۆتەوە و هەڵکێشانی بەردەکان دژوارتر بووە بۆ سەرەوە. بیرۆکەی جۆراوجۆر لەم بارەوە هاتۆتە ئاراوە، بەڵام هیچ کامیان نەسەلمێنراوە، چونکە هیچ ئاسەوارێک لە شوێنی بردنەسەری ئەو بەردانە بۆ لووتکەی هەرەمەکاندا لە بەردەست نییە. ئەوەی کە ئەمڕۆ دەیبینین ئەوەیە کە ئەو بەردانە بە جۆرێک لەسەر یەک لە تەنیشتی یەک هەڵپێچراون کە ناتوانرێ کارتێکی بانکی بخرێتە نێوانیانەوە. خاڵی جێی سەرنج ئەوەیە کە هەرەمی گەورەی میسر بە شێوازێک دروست کراوە کە بەردەوام پلەی گەرمی 20 پلەی سەدیە و لە حاڵێک خۆر لە میسر زۆر تیژە کە گەرمای هەتا 45 پلەی سەدی بەرز دەبێتەوە. هەندێک پێیان وایە نزیکەی 400,000 کرێکار بیناساز و ئەندازیار لە هەڵەنجانی بەردەکان لە کانزاکانەوە هەتا ڕاگواستنیان بۆ جیزە و دانانی یەک لەسەرەکی ئەو هەموو تاشە بەردە لە ماوەی 20 ساڵدا هەرەمی گەورەی جیزەیان دروست کردووە. هەروەها نزیکەی 2000 کرێکاری دیکەش سەرقاڵی دابینکردنی خۆراک و کشتوکاڵ و دابینکردنی کەرەستەکانی بەردتاشین و ئامێرەکان بوون. پاش لێکۆڵینەوە و دۆزینەوە دەرکەوتووە کە بەشێک لە خۆراکی ئەو کرێکارانە کە لە گۆشتی گاو مەڕ و ماڵات و هەروەها ماسی دابینکراوە و هەموو ڕۆژێک 23 سەرگا و 23 سەرمەڕ نێردراوە بۆ ئەو 4000 کرێکار و بیناسازە کە لەسەر هەرەمی گەورە کاریان کردووە. بەڵام هەروەک گوتمان بەگشتی 400,000 کرێکار لەسەر هەرەمەکانی بەشی خزمەتگوزاری دیکە کاریان کردووە. ئەگەر هەر کام لەو کرێکارانە ڕۆژانە 100 گرام پیازیان خواردبێ، لە ڕۆژێکدا 4 ملیۆن کیلۆ پیاز لە خۆراکەکان بەکار هاتووە خواردویانە، واتە لە مانگێکدا 120 ملیۆن کیلۆ تەنیا پیازیان بەکارهێنن. ئەمە تەنیا پیاز. جا بیهێنەرە بەرچاوت خۆراکی ئەو هەموو کرێکار و بیناسازە چۆن دابین کراوە لە ماوەی 20 ساڵدا. لەوانەیە زۆربەی ئێمە وەها بیر بکەینەوە کە ئەو هەرەمانە بە بێگاریکردن بە کۆیلەکان دروست کراون، بەڵام دەرکەوتووە ئەم بیرۆکەیە ڕاست نییە و بگرە هیچ کۆیلەیەک بۆ دروستکردنی هەرەمەکان بەکار نەهاتووە و تەنیا بیناساز، ئەندازیار، تەلارساز و کرێکار و حەقدەسیشیان بە تەواوەتی دراوەتێ و لە دروستکردنی ئەو هەرەمانە بەشدار بوو.
هەرچەندە زۆربەی زۆری بیردۆزەکانی شێوازەکانی بیناسازی و دروستکردنی هەرەمەکانی میسر تەنیا لە ڕووی هەندێک دۆزینەوەیە کە لەسەر هەرەمەکاندا کراوە، بەڵام هێشتا کۆمەڵێک شتی زۆر بەنهێنی ماوەتەوە. بگرە هەندێک لە زانایانی ئەو بوارە پێیان وایە هەر کەسێک گوتی کە دەزانێت چۆن هەرەمی گەورەی جیزە دروست کراوە، ئەوە بزانە بە دڵنیاییەوە قسە ناکات و دەشێت زۆریەک لە قسەکانیشی ناڕاست بن. بیرۆکەیەکی دیکەش سەبارەت بە بیناسازی هەرەمەکانی جیزە هەیە کە لایەنگریشی زۆرە، ئەوەیە کە بوونەوەرەکانی بۆشایی ئاسمان ئەم بینایانیان دروست کردووە، چونکە ناکرێت بلۆکێکی دەتەنی هەتا 146 مەتر لەو سەردەمەدا بەرز بکرێتەوە. هەرچەند بە تەکنەلۆژیای ئەمڕۆژ ئەم کارە زۆر دژوار و ئەستەمە. ئەمە لە کاتێکدایە دەڵێن بیناسازی هەرەمی گەورەی جیزە لە ماوەی 20 ساڵدا تەواو کراوە، کە ئەمەش دیسان بۆ تەکنەلۆژیان ئەمڕۆ شتێکی دژوارە و زۆر سەرسوڕهێنەرە. ئەوان 4500 ساڵ پێش ئێستا چۆن ئەو کاریان کردووە. هەرەمی گەورەی جیزە هەتا ساڵی 1889 زاینی واتە پێش دروستکردنی بینای ئیڤڵ لە پاریس بە بەرزی 324 مەتر بەرزترین بینای جیهان بووە. جا هاوڕێیان، ئێوە پێتان وایە بینای جیزە کە هەزاران ساڵ بەرزترین بینا بووە چۆن و بە چ شێوازێک دروست کراوە؟ گایە بە کۆمنت و ڕاو بۆچوونی خۆتان بۆمێ بنووسن. بەڵێ هاوڕێیان، ئێستا کۆمەڵێ زانیاریمان لەسەر هەرەمەکانی میسر زانین. بەڕاستی سەرسوڕهێنەرە، بەڕاستی زۆر جاروا بیرەکەینەوە کە ئەمە جێی باوەڕ نییە کە مرۆڤ دروستی کردبێ یاخۆ لەسەر دەستی مرۆڤ دروست کرابێت. وەکو لە باسەکەشا باسمان کرد، زۆرێک لە زانایان وا بۆی دەچن کە ئەمە بوونەوەرەکانی تر دروستیان کردن کە لە ئاسمانەوە، چونکە خستنە سەری یەک لە سەرێکی ئەم بەردانە بەڕاستی کارێکی زۆر ئەستەمە بۆ ئێستاش کە تەکنەلۆژیا ئەمەنە پێشکەوتووە. بەرحاڵ من ئەمێ ڕاو بۆچوونی ئێوە وەرگرم. ئایا تۆ لەو باوەڕای ئەمانەی کە ئێستا دروستکراون لە میسر یاخود کە هەن هەتاوەکو ئێستا ماونەتەوە، ئایا ئەمانە جێدەستی مرۆڤ بوون یاخود مرۆڤ دروستی کردوون؟ ئەمانە هەمووی جێی پرسیارن کە بۆ نەوەکانی داهاتووشمان ئەمێننەوە. ئایا ئەمانە مرۆڤ دروستی کردوون یاخود ئەمانە ئەم بەردەزە بەلاحانە بەکووا ڕاکێشراون، لە کوێوە هاتوون، چۆن هێنراونەتە ئەم بەرینیلەوە؟ هیوادارم ڕاوبۆچوونەکانتان لە کۆمنتە بمان بنووسن بۆ دووبارە داواکارین کە سەبسکرایبمان بکەن بۆی ئێمە کاری جوانتر و باشترتان پێشکەش بکەین. سوپاس کە لەگەڵمانە بوون.